جوانڕۆ مستەفا گەنجێکی شاری سلێمانیە. بژێوی ژیانی لە ڕێگەی ئەم ماتۆڕسکیلەوە دابین دەکات. کارەکەی بە دیلیڤەری ناسراوە، واتە گەیاندنی ئەو خواردنانەی کە ڕۆژانە هاوڵاتیان داوای دەکەن. هەرچەندە کارەکەی بەدەر نییە لە مەترسیەکانی ڕووداوی هاتوچۆ، بەڵام ناچارە لە کەمترین ماوەدا بە کڕیارەکانی ڕابگات. هەموو شوێنەکانی سلێمانی شارەزام هەوڵین بە کەمترین ماوە خواردنەکان بگەینە دەستی مشتریەکانمان. ڕۆژانە تووشی 1000 کێشا بینەوە لەسەر جادەکان براشۆفێرەکانمان دەستەشکێنەوە بە سەرمانە هۆڕمان بۆ لێن بێزارمانەکە نەزارنا لە کاسبەکەی خۆمان بکەین. ئێمە مەشیعەتمان لەسەر ئەو ماتۆڕ ڕێژیانمە بۆ ماتۆڕە چێ بەڕێ، بەڵام ئەوان ناڵن لە زۆرترین کار دەستەشکێنەوە بە سەرمانە. خواردن یەکێکە لەو پێداویستیە سەرەکیانەی کە لە ئێستادا لە زۆربەی خواردنگەکاندا بۆ کڕیاران دلیڤەری دەکرێت. خاوەنی خواردنگەکانیش دەیانەوێت لەو ڕێگەیەوە پردێکی پەیوەندی بەهێز دروست بکەن لەگەڵ کڕیارەکانیاندا، بۆ ئەوەی لە ماوەیەکی کەمدا و بە گەرمی خواردنەکە بگێنن بە کڕیاران و بەوەش هەم کاراسانیەک دەبێت بۆ ئەو کەسانە و هەم بۆ خاوەنکارەکەش سودمەند دەبێت. زۆربەی کاتێمە کە تەڵەبمان بۆیە لە ڕێی تەلەفۆناتەوە زۆربەی کاتە و فەرمانبەرانن کە لە کاتی دەوامان ناتوانن بۆ نەخواردن بۆ خۆیان ئامادەکەن تەلەفۆن بۆیە ماگەنێمەش خواردنەکانیان بۆ ئامادەکەن هەوڵین لە زووترین کاتە بیگەینینە دەستیان و چۆمڵی خواردنەکە سار نەبێتەوە بە گەرمی بگاتە دەستیان. زۆربەی کاتەوانن کە فەرمانبەرن یاخود ئەوانی کە لە ماڵەوەن بۆمە بەهۆی شتێکەوە خواردنیان دروست نەکردووە تەلەفۆن بۆیە ماکەن عنوانەکەمان نەدەنێ، ئێمە زۆر بە هەوڵین زۆر بە زووی بگەینە دەستیان خواردنەکە. هاوکات فرۆشتن لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە ئۆنلاین یاخود لە ڕێگەی تەلەفۆنەوە پەرەی سندووە. هەندێک لە دوکاندارەکان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کاڵەکانیان نمایش دەکەن و دوایەوەی کڕیارەکان داوای کاڵەکان دەکەن، ئەمانیش بە شێوەی دیلیڤەری کاڵەکان دەگەێنن بە کڕیارەکان. وەرگرتنی پارەی ئەو کاڵایەش لەسەر بنەمای متمانەیە لەگەڵ ئەو شۆفێرەی کاڵاکە دەگەێنێت. تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردەوام عەرزەکەین و ڕێکلامێکی باشی بۆ ئەەکەین، بڵاوی ئەەکەینەوە لە پەیجەکان و پیشانی هەزاران و 2000 3000 4000 بەرەوسەرەوە پیشانی هاوڵاتیەکانین و بۆ شێوازە ئەوانەتوان لە ڕێگەی تەلەفۆن و نامە و یاخود لە ڕێگەی پەیجەوە داوای ماوادەکان بکەن و ئێمە بۆیان ئەنێرین بۆ سەرجەم شار و شارشکانی کوردستان و عێراقیش. ماوادەکە ئەچێتە شارەکانی تر یاخود بۆن لە سلێمانی و ئەچێتە هەولێر کاتێک کە ئەگاتە دەسی ئەو بەڕێزەی کە داوای کردووە ئەو کاتە پارەی لێوەرەگیرێت بۆ شێوازەیە. هەرچەندە کاری دیلیڤەری ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستاندا گرنگی پێدەدرێت، بەڵام زۆرینەی خاوەنکارەکان لە بازاڕ و شوێنە گشتەکاندا هەوڵ دەدەن پەیڕەوی بکەن بۆ ئەوەی هەم بازارێکی باشتر بۆ خۆیان پەیدا بکەن و هەم کاراسانیش بۆ کڕیارەکانیان بکەن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.